صلاف بینەر و بیسەرێن کوردستان 24 ئەف دەمێەوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین جارێک دن گەشت نێڤدیداراوەیەن بەڕێز و خوشتەوی بۆ پێشکەشکردنا خەڵکێکا دیش بەرنامەیە بە کوردی نوێکردنەوە و نیبوونەوە و نوێکاری و نوێخازی زۆر زاراوێن دیترژی هەنە وەک ئەوان زاراوانە ڕەنگە پتر ئامانجێکێ هەبن بەڵام مەدوێت ببێژین کو نوێکردنەوە ئەو نینە ئەوە ئەت سروشتی دات هێتە ڕوویدان چونکی ئەو نیکردنەوەت سروشتی دات هێتە ڕوویدان نوێکردنەکە سروشتیە چ دەست و شیان و هەوڵێن مە ئەت نافدانینە بەلکو نوێکردنەکە ئاساییەت هێتەکردن بڵێ نوێکردنا ئەت ژیانا مرۆڤاندا نوێکردنەکە ئەت پرۆسەکە بەردەوام دات بۆریتن کە هەوڵ و تێکوشانên مرۆڤان هەنە ئەش ڕوێ هزری و معریفی و تێگەهشتنێ و لۆژیکیوە ئەف نوێکاریەت هێتە ڕوویدان بڵێ بوو ئەvê نوێخازیە مرۆڤên نوێژی پێتوینە حتا ئەف نوێکاری و نوێخازیە ئەت هێتەت هەبوونێدا لەوڕا ئەت ناوا vê خەڵکێدا مەدوێتن چەندین پرس و سەرنجە ئاراستەی زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق بکەین کە دگرێ دای بvê چەندێڤە مامۆستا سەڵافتە بن و بەخێر بی وەک مە بەحەسکردی مامۆستا نوێکردن دوو شێوازێت نوێکردنی هەنە ڕەنگە نوێکردنێکی هەیە دیارەکە بژنە نوێکردنا سروشتی یعنی کە نە دەستێمە و نەشیانێن مە نەکارێمەت نافدانینە و نوێکردنێک ژی هەیە کارێکی مرۆڤیە ئەت پرۆسەکە بەردەوام دات بێتە بورین حتا ئەو نوێخازی بێتە هەبوونێدا ژیانێدا لەوڕا مەدوێتن بزانین جه و پێیگە و چەمکێ نوێخازیە چییە ئەت ناوا ئاینیدا بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەم زاراوانە چ لە زمانی ئینگلیزی و چ لە زمانی عەرەبی و لە زمانی کوردی وەکو ئاماژەت پێکرد زۆرن وشەی تازەگەری هەیە وشەی نوێگەری هەیە وشەی نوێخوازی هەیە وشەی نوێبوونەوە هەیە نوێکردنەوە هەیە هەموو ئەم بابەتانە مانای تایبەت بە خۆیانیان هەیە ئەوەی ئێمە مەبەستمانە باسی کەین ئەوەیە کە ئاین چۆن نوێکردنەوە دەخوازێت کەواتە وەکو باست کرد نوێ بوونەوە جایە لە نوێکردنەوە نوێ بوونەوە سبەی چەند مانگێکی دیکە بەهار دێ ئەوە سروشت بە جۆرێکی دیکە نوێ دەبێتەوە دەستی من و توی تێدا نییە کەواتە ئەوە لە زمانی عەرەبی پێڵێن تەجەدود لە زمانی کوردی پێ ئەڵێن نوێ بوونەوە ینی بەکار من و تۆ نین بەس شتێکی دیکە هەیە ئێمەی مرۆڤ خوددا داوای لێ کردوین ئەو کارە ئەنجام بدەین بەمە دەوترێ نوێکردنەوە تەجدید بە عەرەبی بە کەسەکە دەگوترێ مجەدید ئەوەی کارەکە ئەنجام دەدا بە کوردیش بە مجەدید دەڵێن نوێ کار ینی کاری نوێکردنەوەیە هەر وەک ملاحەظە نیبوونەوە هەمی یا دروستە و یا باشە یانجی هەندێک نەبوونەوەن باشترە هەبوونێ ناتوانانی بڵێ بەس ئەو شتانی کە لە دەستی ئێمەدان یا چۆن دەڵێن نوێبوونەوە کەگەر سبەی سروشت کەسک و سەوز بوو لەگەڵیدا هەندێک ڕۆکی زیان بەخش هەر دەرەچێ مەبەستە من تەجدیدە تەجدید ڕووی تەجدید بەڵێ دێنە سەری بەسمان نەکرد کەواتە قسەی ئێمە لەسەر نوێکردنەوەی نوێکردنەوە یاخود تەجدید بریتە لە چی سێ وشە ئەتوانێت پێناسی بکە یەکەم شتێک خۆی هەیە شتێک لە سەرەتاوە کە هاتووە وەکو خۆی هەیە ئەم شتە پاش ماوەیەکی دیکە کۆن دەبێ هەندێک دەستکاری و گۆڕانکاری و شتی تێدا دەکرێت ئەگەر تۆ هاتی دەستکاریەکانت لادا و وەکو جارانی خۆیت لێ کردەوە بەوە دەڵێن تەجدید خۆ ئەگەر دەستکاریت کرد و هاتە گۆڕین ئەوە تەغیرە کەواتە تەجدید مەرج نییە تەغیر بێ ینی جودایی هەیە ناوبەرە تەجدید و تەغیرە زۆر ڕاستە کەواتە ئەوەی کە هەموو جا دەڵێن ینی خۆت بگۆڕا یا گۆڕانکاری گرنگە ئەوە جیاوازە لەگەڵ تەجدید کەواتە تۆ لە ژیاندا پێویستە خۆت بگۆڕی بەڵام کە خۆت گۆڕی دەبێ هەر نەزیر بی ئەوەی کە لە زانستی دەروون ناسیاڵێن خۆت بە ینی تۆ ئەگەر چووی هەموو هەیئەتی خۆت قژت گۆڕی دەمو چاوت گۆڕی ڕەنگت گۆڕی ئیدی کەوای لێ هات من نەزانم ئەوە نەزیرە یان نا ئەوە تەجدیدی نەکردووە ئەوە تەغیری کردووە کەواتە تەجدید بۆ کچ دەکرێت ئەو شتانەی کە زۆر دەگمەن و نایاب و تایبەتن نامانەوێت دەستی لێ بدرێ و گۆڕانکاری تێدا بکرێ و تەشویه بکرێ و بشێوێنرێ وەکو خۆی دەمانەوێتەوە ماوەیەکی دیکە دەستی لێ دەدرێ کۆن دەبێت دوای مجەدید دێ نوێکار دێ وەک خۆی لێ دەکاتەوە نمونەیەک پێ بڵێم ئێستا مەسەرەن 4000 ساڵە وا دەڵێن یعنی من ئاسەوارناس نیم بەو شێوازە بەڵام 4000 ساڵ زیاتر کەمتر قەڵای هەولێر هەیە یۆنسکۆ دەڵێ ئەگەر ئەتانەوێ من
ئاعتراف بکەم بە قەڵای هەولێر وەک سامانێکی مرۆیی بۆ هەموو دنیا جیهانی، ئەبێ لە خۆتان و دەستی لێ نەدەن، لە خۆتان و دەست لە خانوەکان نابێ بدەن. بۆیە سەردەمی ڕژێم هات چی کرد؟ بە ناوی تەجدید دەرگای پێشەوەی قەڵای هەولێری گۆڕی. بۆچی دەست دەرگاکەی گۆڕی؟ کردی بە شێوازی تەلارسازی ئاشووری، بۆ ئەوەی بڵێ ئەوە ئاشووری بوو. بەڵام ئەوە نەبیتە کوون پەرستی مامۆستا لە هەمان حاڵەتدا. ئێستا دێم کەواتە لە 1932 ئەو وێنانەی کە بەریتانیا گرتوێتی لە هەولێر و لە کوردستان و لە عێراق هەمووی بڵێ دەڵێ ئەو دەرگایەوانی و دەرگای بۆیە هاتن چیان لێ کرد بە چاودێری یۆنسکۆ دەرگاکەیان بردەوە سەر سەردەمی 1932 پێشتر. کەواتە ئەو شتانەی کە زۆر دەگمەنن کە دێت وەکو خۆی دەبێت بێتە پاراستن، ئەو بۆ هەموو شت نییە. ماڵی خۆت ئێستاکە دەڕۆخوێنی و دەیکەی بە ماڵێکی تر و زەویەکە کەی بە خانوویەکی دیکە مانع نییە. بەس بزانە بۆ ئاسەوار ئەو شتە ڕێگە نادەن، بۆ چونکە شتێکی دەگمەنە سامانێکی چییە؟ جیهانیە. ئاینی ژوایە. ئاین وەختێک کە پێغەمبەران دەیهێنن سامانێکی نیشتیمانی و ئەفەن جیهانیە بۆ هەموو مرۆڤایەتی. لە چۆ تێک دەچێ کە مرۆڤەکان قسەی خۆیانی دەکردنە سەر، کەواتە دەبێت ئێمە قسە لەسەر چۆ بکەین؟ قسە لەسەر لادانی ئەو شتانە بکەین کە چۆتە سەر شتە نوێیەکە. شتە نوێیەکە بەچی کۆن بوو؟ بە قسەی خەڵکی، قسەی ئەو قسە. ئاین بەچی کۆن دەبێت؟ بڵێ قسەی ئەم و قسەی ئەو و قسەی ئەو 1400 ساڵە ئەوەندەی قسە لەسەر کۆبووەتەوە کە دەتەوێت ئاینەکە بناسیتەوە نایناسیتەوە. بۆ چونکە لەژێر قسەی مرۆڤدا ون بووە. کەواتە مجدید چیەکە؟ دی ئەو قسانە هەموو لادەوە. دەخات کورد دەڵێت دەخاتەوە سەر پلێت، یعنی دەیهێنێتەوە ڕاستی. کەواتە تەجدید بریتیە لە چی؟ پرۆسەی نوێکردنەوە. شتێکمان هەبوو کە ڕۆژی خۆی هات نوێ بوو، ئەو جا بە تێپەڕبوونی کات و بە دەستکاری مرۆڤەکان کۆن بوو، نوێکار دێک شتەکان لا دەدا، نوێیەکە دەردەکەوێتەوە جارێکی دی. هەروەکو ئەوەی کە ئەم کەناڵە دەیەوێ ئەم پەرداخە بەم شێوازە بێ لەسەری نووسراوێ کەی 24. ئەگەر ئەمە کاڵ بووە هاتین تۆخمان کردەوە تەجدیدمان کردووە. ئەگەر گۆڕیمان ئەو نییە. کەواتە يعني اف اختنا جنابتوي چند جينيد ما مستقف عند معارف وزانستيت هي دور اديانا سنتصري جيانا اسلامي ام دام بيداني بشد تشتكينا كيمتني تكستين اينيه اصل ئەو قسەکە کەواتە لێرەوە پێغەمبەران درودی خۆیان لەسەر وەختێک کە دێن شتێکی نوێیان هێناوە، ئەو نوێیە کۆن بوو بە قسەی خەڵک بە تێپەڕبوونی کات، ئەبێت تۆ چی بکەی شتە کۆنەکەی خەڵک لادەی تا ئاینەکە وەکو خۆیدا ئەو باسی ئاینە زانستی ژوایە و شتی دیکە ژوایە وەکو گوتم ئاسەوارێک کە ئەدۆزرێتەوە. ئێستا تەماشای حکوومەتەکان کە بە حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە شوورە و پەرژینی کردووە لە دەوری هەندێک ناوچە دەڵێ کەس نەچێ بە دەوریە. ئەوە شوێنی ئاسەوارە. یعنی چی؟ یعنی نابێت دەستی لێ بدەن لە خۆتانەوە. خەڵکی پسپۆر دێ بە وردی هەڵی دەداتەوە چونکە هەر گۆڕانکاریەکی تێدا بکرێ مێژووی مرۆڤایەتی دەگۆڕێ. کەواتە ئاین و ئاسەوار و هەندێک شتی چۆنەڵە دەگمەن و پڕبەها کە جیهانین بەو شێوازە دێ. بەڵام ئەم نوێکردنەوەی شتێکی زۆر گرنگە. یعنی زۆر جار تەماشای قورئان دەکەی ژمارەکان یارمەتی دەدا بۆەوەی هەندێک جار تێبگەیت کە ئەم نوێکردنەوەی چەند گرنگە. من تەماشاکەم وشەی ئیسلام لە قورئاندا وەک ئەلئیسلام 4 جار هاتووە. ئیسلامەهم للئیسلامی ئیسلامەکم، ئەمەش بخەیتە سەری 2-1-1 ئەبێ بە 8. یعنی وشەی ئەلئیسلام و للئیسلام و ئیسلامەهم و ئیسلامەکم هەمووی 8. وشەی جەدید لە قورئانە جەدید خەڵق جدید یا خەڵقا جدیدە ئەوش هەر 8. تەماشا دەکەم وشەی جدید لەگەڵ وشەی ئیسلامە 8/8. ئەو بە من دەڵێ یەک ئەمە بەڵگەیەکی زۆر بەهێز نییە من دێڵێم، بەس ئەمە شتێکەیە لە زانست ئاماژە دەڵێت وشەی جدید لە قورئان 8 و وشەی ئیسلامیش 8 کە ئەنەهو ئیسلام بەردەوام دەبێت لە نوێیەکەی خۆی دابێ کە خەڵکێک حەزی لە ئیسلام نامێنێ کە خەڵکێک ئیسلامی ناوێ کام ئیسلامی نەویستووە. ئیسلامێکی کۆن بەچی کۆن بوو؟ بە قسەی خەڵکی کۆن بوو. ئەمما ئیسلامی خوددا کۆن نابێ، بەس ئیسلامی خەڵک کۆن دەبێ. ئیسلامی خەڵک کۆن دەبێ. بۆیە پێغەمبەر دوودی خوای لەسەر فەرمووی من یوجدد لها دینها، یعنی دینی ئومەت. ئەومان لە ئەڵقەیەکە باس کرد. کەواتە خوددا خۆی سوبحانەوە وتەعالا فەرمێ كل يوم هو في شأن. خوددا كل يوم هو في شأن. لەگەڵ نوێبوونەوەی داواکاریەکانی مرۆڤدا لەگەڵ نوێکردنەوەکاندا خودداش بەدەم داواکاریەکانی مرۆڤەوە دەچێت. کەواتە شتێکی تر سەرنج داوە لە قورئاندا پێغەمبەران درودی خۆیان لەسەر موعجیزاتیان هەبووە بۆ ئەوی خەڵک بڕۆ. تەماشاکەی لە ئەوەڵەوە تا ئاخیر ئەو پێغەمبەرانی لە قورئانە هاتوونەتە باسکردن موعجیزاتەکانیان کەسیان لەویدی ناچێت. موعجیزەی هیچ پێغەمبەرێک لە پێغەمبەری پێشی خۆی ناچێت. تکرار نییە، دووبارە نییە. کەواتە هەر پێغەمبەرێک بە موعجیزەیەکی نوێ هاتووە
جیاواز لە معجزەی هەبەستە و معجززیێت هاتیە ئیزباتکردن قڕانێدا یان هەموو معجززیێت هاتیە بەحس ئەوەی قورآن باز دەکەم ئەوەی کە لە قورآاندا بۆ 25 پێغەمبەر کە ناوی لە قورآاندا هاتووە ئەوە هیچ گومانی لەسەر نییە کەواتۆ چمان پێ دەڵێ هەر پێغەمبەرێک معجززەی خۆی هەیە مانای چییە مانای وایە هەموو پێغەمبەرێک بۆ سەردەمی خۆی معجززە ینی چی ینی نوێکردنەوە بە یەکێک لە ماناکانی کەواتە کورتی کەمەوە ئەم قسەیە ئەومان پێ دەڵێ ڕەنگە شتێکە بێ بە ناوی گۆڕانکاری یەنگە شتێکە بێ بە ناوی پێشکەوتن شتێکی ترمان هەیە بە ناوی داهێنان ئەمانە هەمووی باسمان کردووە بەس لە باسی ئاینی لە باسی شتە دەگمەنەکان لە باسی شتە چۆن دەڵێ ئەسلیەکان و چۆن دەڵێ ڕەسەنەکاندا یەکێک لەوانە ئاین خۆیەتی ئاین هەر کاتێک بە شێوازە ڕەسەنی و ئەسلەکەی تەماشایکی هەر نوێ واتە مرۆڤ لەدایک دەبێت پێغەمبەر فەرمی کول مەولود یولد على الفطرة یعنی چی ینی هەموو ئینسانێک وەک لاپەڕەیەکی سپی پاک لەدایک دەبێت وەک لاپەڕەیەکی سپی پاک لەدایک دەبێت کۆمەڵگا قسەی دەخاتە سەر کۆمەڵگا قسەی دەخاتە سەر وەختێک کە دەڵێن خۆت بگۆڕە و خۆت چاکە یعنی شکلی خۆی ناگۆڕێ دێت چیەکە ئەو قسە شتانە لا دەدا دەچێتەوە سەر ئەسڵەکەی خۆی بە پاکێکی خۆی بە سپێتێکی خۆی دەدەن باش بەێ بینەرن بەڕێز دیچینە ناف شار و شارۆچکین کوردستانی پرسیارێک بۆ بینەرین بەڕێز هاتیە ئاراستەکردن ئەتساڵانیدا و هەستکەی چ گۆڕانکاری جیانەتەدا دروست ببن بە فەرمون پێک ببینێت ئەو کەسە خۆی بێوێ توانی بیرکردنەوەکانی بگۆڕێ باش هەر جۆرێک بێ ینی بیرکردنەوە چۆن ئەگۆڕێت ئەوان تۆ توانی با کتێب خوێندنەوە بەرەو پێشبردننی و بەرەو پێشبردننی عقلی خۆت بە متابعکردنی وەرمە میدیاکان یاخۆت سوۆشال میدیا نەک تەنها بۆی کە تۆ کات بەسەر بەری بەڵکو بۆی کە بتوانیت زانیاری وەرگریت معلوماتی تر وەرگری خۆفێری بەرنامە کۆمپیوتەرەکان بکەی یعنی ئەم هەموو بۆنە پرۆگرامە مهمانە هەیە ئەتوانی خۆفێری ئەوانە بکەی تاوان بیرکردنەوەکان خۆی بەڕێگەی ئەزمونونەکان زیاتر ئەگۆڕان تۆ تا بەرەو پێش بڕۆی بەرەو تەمەەن بڕۆیت بیرکردنەوەی تۆش گۆڕانکاری بەسەرە بەهۆی کە تۆ چەند ڕووداوێکی ناخۆشێتە ژیانتەوە چەند شتێکێتە بەردەمێکە ئەوە لێکا و بیرکردنەوەی کە پێشتر هەبووانەوە بێ خونی کرێن هەلبەتە ئەvە تشتێکت ناخی مرۆڤیدا جارێ دەست پێت کرد وەکو مەژی حەقیقەت وەکو کەسایەتی زاتی مرۆڤی دەست پێت کرد ئەسۆسا بیرتم دەوێت مرۆڤ دایم خۆنی بکات و نیبوونی قەبیل بکات gelek jara nîbûn ya bûye arîşeyek bi rastî nava civaka da at nava wekût bêjin guftugûyê da an jî gelek jara reftarê da bes heqîqet nîbûn divêt em hemî qebîl bikin. 2019 گۆڕانکاری بەسەرچیان داهاتوە و دەشمەوێ گۆڕانکاری بەسەردا بینم وەلەنانی هەندێک شت و بەدیێنانی هەندێک شت تر هەندێک شتۆ دادێم کە پێشتر بە هەڵەوە ئەوم زانی پێویستن بۆ من هەندێک کەس و هەندێک کەس کە پێویستن ینی گرنگی زیاتیان پێ بن ئەوە لای من گرنگە لە 2019 بیرکردنەوەی هەموو کەسێ بێ نوێ بێتەوە جایتە بیرکردنەوەکان ڕێگای زۆرە جاری وایە بە خراپەیە جاری وایە بە ڕەشبینیەوەیە جاری وایە بە چاکەیە ئەگینای هەموو کەسە بێ نوێ بێتەوە نیگەرن ئێکیش یاسایên vî kewlê hene yanî ev kewlê hene berdewamiyet nîkirinê da me vêt û nevêtin yanî mirov heke hezira xwe mirovî bi xwe bi xwe da biketin debînî se hekeyê ji destpêka wî heta vê gavê yê gelek qonaxa da borî û yê ev qonaxet hene da bu êkê nîkirine şiyadî بەێ بینەرن بەڕێز سوپاس بووان بەشداربووان کە ڕاوسەرنجێن خۆ ئاراستەی مەکردین ساخ و سەلامەت بن سوپاس بۆ بەشداریەوە مامۆستا بەڕێز مەدوێتن ڕاستە خوبی نەفسەر تەوەری خۆ بچی پێتویە پرۆسا نوێکردنەوەی بەردەوام بیت ژیانە مرۆڤاندا لەبەر زۆر هۆکار یەکەم خوددا فەرمووی کەلا بەل ڕانە على قلوبهم ما كانوا يكسبون یعنی چی یعنی مە پێمان دەڵێ مرۆڤ کە لە سەرەتادا لەدایک دەبێ دڵێکی تایبەت بەخۆی هەیە و دڵێکی نوێ هەیە بیرێکی تایبەت بەخۆی هەیە دەڵێن چی پێغەمبەران کە دێن درودی خۆیان لەسەر ئەڵێن هاتوون لە پێناوی پاککردنەوەی مرۆڤەکان یعنی چی کەلا بەل ڕانە على قلوبهم ڕانە یعنی کەڵەکەبوون تەراکومات بە درێژایی گوناهەکان و هەڵەکان و قسەی هەڵە و چی و چی و چی هەموو ئەمە لەسەر دڵ وەکو دەڵێ کۆ دەبێتەوە کەلا بەل ڕانە على قلوبهم ما كانوا يكسبون بەکەسب لە ئەنجامی ئەو کارانی مرۆڤ دەیکا و دەیخوێنێتەوە چیە بێ هەندێک شتی چۆن دەڵێ چۆن ژەنگ دێتە سەر ئاسن چ دەکەن ئەوانی کە نوێی دەکەنەوە سەرەتا دێن
بە شێوازێک لە شێوازەکان ژەنگەکەی لا دەبن لەسەری سەدە ژەنگ لا دەبن ئەو جا پشتی ئەوە دێنجارێکی دیکە هەر هەمان ئاسنە ماوەتەوە و یاقی دەکەنەوە کەواتە جارێکی تر وەکو خۆیان لێ کردەوە بۆیە پێغەمبەران داوامان لێ دەکەن هەمیشە چۆن دەڵێ یا عارفانی کورد دەڵێن منداڵ بینەوە یعنی تا منداڵ بینەوە بەمانایکی یعنی پاک بینەوە جارێکی تر ئێمە چینەوە سەر دڵە ڕاستەقینە سافەکەی خۆمان لەبەرەوە لە دوعاکانی پێغەمبەر جوودی خوای لەسەر یەکێک لە دوعاکانی کە دەفەرمێ ئێوە چی بکەن ینی فێرمان دەکا ئێمە داوای چی بکەین ئەڵێ فەسئەلوا الله ئەن یجدد الإیمان فی قلوبکم ئێمە ڕۆژێک ئیمانی ڕاستەقینەمان ناسی بەڵام ئەم ئیمانە خود پێغەمبەر جوودی خوای لەسەر دەفەرمێ لە فەرمودەیەکە فەسئەلوا الله ئەن یجدد الإیمان فی قلوبکم داوا لە خوددا بکەن کە باوەڕ و ئیمان لە دڵتاندا نوێ بکاتەوە یعنی ئێمە مانەی وایە ئیمانیش نوێکردنەوەی پێویستە ئیمانیش نوێکردنەوەی پێویستە بۆ دوورخستنەوەی لە چی باش ئەوەی ئیمانە نوێ جوانەکەمان زانی کە خوددا قادیر و مقتەدیرە کە خوددا بەتوانە و دانا و حەکیمە چیترمان هاتە سەر یەکێکی تر خۆی دایە دەستی خوراافات یەکێ خۆی دایە دەستی هێزێکی دەرەکی دیکە یەکێکی دیکە خۆی دایە دەستی کەسێکی دیکە ئەمانە هەمووی ئەو شتانن کەوە ئیمانەکەی چۆن دەڵێ کۆن کرد بووە بەڕان دەبێت چی بکات جارێکی تر نوێی بکاتەوە کەواتە ئێمە بۆچی پێویستە ئەم نوێکردنەوەی ئەنجام بدەین بۆ ئەوەی دوانەکەوین ئێمە بە بەردەوامی ئەگەر دڵی ئێمە و بیری ئێمە لە نوێکردنەوەدا بوو وەکو خۆمان بە بەردەوامی دەتوانین لەگەڵ سەردەمی خۆماندا بژین ئەو باوکو دایکانە چەند کە شەڕ لەگەڵ منداڵەکانیان دەکەن ئەوەیە کە لە زانستی دەروونناسی و کۆمەڵناسی ناوە سیراع الئەجیال بە کوردی ململانەی نەوەکان شەڕی نێوان نەوەکان باوکەکە لە ڕابردوودا دەژێ بە بیری خۆی لەگەڵ ئەزمموی زەمانی خۆی واتە سەور دەکە نازانێ ئەگەر لە سەردەمی خۆیدا کاتێک کە ئەم لەو تەمەنە بوو چۆن بوو ئەبێ باوک خۆی بخاتە باوکو دایک خۆیان بخەنە ئەو تەمەنەی کە ئێستا کوڕکچەکەی تێدا ئەمان چۆن بوون سێرەکەی وەکو یەکوایە ئەوش لە سەردەمی خۆیدا بیرکردنەوەی نوێ بۆ ئەمش ئێستا بیرکردنەوەی نوێ کەواتە بۆ ئەوەی ململانێ دروست نەبێ پێویستیمان بەم خۆ نوێکردنەوەیە هەیە تاوەکو لە مناڵەکانی خۆمان تێبکەین تاوەکو لەنەوەی ئەم سەردەمە تێبگەین حکوومەتەکان هەندێک جار بۆچی داوا دەکرێڵێن پەرلەمان گەنجی تیابێ ئەڵەن حکوومەت گەنج بێ مەبەستیان ئەوەیە نەوەیەکی تازە هەیە لە کۆمەڵگەدا پێویست بەوە دەکات حکوومەتەکانیش خۆیان نوێ بکەن بۆی دوانەکەوین بۆیە خوددا فەرمووی لمن شاء منكم أن يتقدم أو يتأخر نەیگو دووەستان یان یا پێش دەکەوی بەم خۆ نوێکردنەوە یان نەیکەی دوا دەکەوی تۆ بزانێمە هەموو ساڵێک ساڵی سەرەتای ساڵی تازە دێ لە جاتی ئەوەی ئێمە بیرمان نوێ بکەینەوە چیەکەین خەڵکی ئێمە هەمان قسە کۆنەکە دەکە ئەرێ سەری ساڵ حەفلا بێ ئەرێ نابێ بچین نەچین حرامە حەڵاڵە وایە 3/1/2019 کاتێک کۆمەڵگەی ئێمە خەریکی بیرکردنەوە کۆنەکەی بوو بچین نەچین حەڵاڵە حرامە کافرە زەندیقە ئەوە قسانە سین بۆ یەکەم جار چوو گەیشتە سەر مانگ بۆ دیوە تاریکەکەی مانگ خەڵک چۆتە سەر دیوە ڕووناکەکەی مانگ ئەوەی بەرامبەر بە ئێمەیە بەڵام دیوەکەی تری مانگ کە تاریکە سین لە 3/1/2019 چۆ سەری وەختێ سین کارێکی نوێداهێنێ و ئەچێتە پشتی مانگ و ئەچێتە دیوە تاریکەکەی مانگ ئێمە هەر لە سیراعە کۆنەکە و لە قسە کۆنەکاندا شەڕی ئەومانە ئەوە ئەبێ یان نابێ ئەوە ساڵی نوێ ئێمێ کەواتە خوددا فەرمووی لمن شاء منكم أن يتقدم أو يتأخر ئەگەر تەقەدومەکەی تەئەخورەکەی وەستانی تێدا نیە ئەمە جارێکی ترەمان باتەوە سەر ئەوەی کە ئێمە بۆچی پێویستیمان بە چۆن دەڵێ زەروڕەتی نوێکردنەوە هەیە لەبەر ئەوەی غەریب نەبین لە کۆمەڵگەدا گشت ئەوانەی کە دەڵێن ئای زەمانی جاران چۆن کور ئەم زەمانە بوای لێ هات هیچی لێ نەهاتووە هەر گەنجی تازە هەیە و ژیانێکی تازە هەیە و چۆن دەڵێ داهێنراوی تازە هەیە هەندێک وێنە هەیە تەماشای کە خەڵک لە 50 ساڵ لەمەوبەر 70 ساڵ لەمەوبەر ژن و پیا و دانیشتن لە ماڵ وێنەیان گرتووە تەماشای وێنە لەگەڵ تەلەڤیزیۆنەکەیان چونکە تەلەڤیزیۆن لە ساڵی 56 هاتوۆتە عێراقەوە لەبەرەوە نوێ بۆ خەڵک ڕسمی لەگەڵدا گرتووە پێشی ئەوە رادیۆ هەبووە خەڵک رادیۆکەی لە باوشی خۆی دانا و ڕسمی لەگەڵدا گرتووە وانە وەک ئێستا خەڵک چۆن مۆبایلە زیرەکەکەی جاڵێن ئەگەر گاڵتە بەوانە دەکەی 100 ساڵی تریش گاڵتە بە تۆ دەکەن دەڵێن ئەم فلانە کەسە مۆبایلی زیرەک چییە ئەوە ڕسمی لەگەڵا گرتو هیچ نییە کۆن دەبێت مەبەستم ئەوەیە ئەو خەڵکەی کەوا غەریب بووە نامۆ بۆ لە نێو کۆمەڵگەدا چێن ئەوانن کە خۆیان نوێ نەکردوێتەوە لەگەڵ سەردەمی ئێستادا ناتوانن بژین بۆیە هەر باسی کۆن دەکەن خۆ ئەمانەی وانە کۆن خۆش بووە ئەو کۆنەش بە نسبەت کۆنی پێشتریەوە ئەویش هەر تازە بڵێ
جا لەبەر ئەوە مامۆستا گۆڕەی تێگەشتنا من بۆ ئاخستنی جەنابێتە ڕەنگە زۆر بینەرژی ئەف تێگەشتنە دروست ببیتن کە وەختی جەنابێتە بەحساوی چەندێت کرد بێژێ تەجدید ئەوە تو بزڕنیە سەر ئەسڵی مەسەلێ و ڕەخێکی ژیت بێژێ نوێکردنەوە گەلەکە گرنگە ئینسان خۆنی بکات یانکوت گەل واقعی و گەل ژیواری خۆ بگونجینتن ئەوە پارک دوستیەکی دروست ناکات مەبەستم ئەوە بوو چێ دەتوانێت لەگەڵ سەردەمی خۆی دابژێ ئەو کەسەی کەوا بەردەوام بیری نوێ بێ ئێستا کەسێک بۆچی ناتوانێت لەگەڵ ئەم سەردەمەوە بژێ بیری خۆی نوێ نەکردوێتەوە چونکە هەمیشە دەڵێن بیری نوێ مرۆڤی نوێی دەوێ بەماناچی ئەبێ ئەو مرۆڤە لە پێشا خۆ تۆ بزین لە ئاسمان و بیری نوێدا نابەزی ئێستاکە لە دوای نەمانی وەحی سەردەمی وەحی و ناردنی پێغەمبەران هەمیشە شتی تازەدا دەبەزی بۆیە خەڵکەکە دەیگوت ئەمە ما وجدنا هذا ئاباءنا على أمة وانە ما وجدنا هذا في الملة الآخرة ئەمە شتێک من نەبووە ئەمە چیە هێناوێتی یعنی چی مانێ بە کوردی یعنی ئەم پێغەمبەرە شتێکی تازەی هێناوە ئێکە وەحی نەما لە ئاینیشدا و نوێکردنەوە پێویستە و مجدد پێویستە لە بواری کەلتوری پێویستە لە بواری چۆن دەڵێ کشت و کاڵ پێویستە کاکە ئێستا کشت و کاڵ بەو شێوازە ئاو دێری قەدیمکەی ئەو بەشمان ناکە ئەبێ شێوازی جیاوازی ئاو دێری دابێنی گشت بوارەکانی ژیان گشت بوارەکانی ژیان کوردستان هەر کوردستانە ئەرێ ئەم خاکە بە پێی جوگرافیا هەرو خاکەی چەند هزار ساڵ لەمە بەرنیە ئەی ئەگەر ئێمە بیرکردنەوەمان وەکو 2700 ساڵی سەردەمی ماد بێ دوا ئەکەوین کەواتە کوردستان ئەوەیە کەوتم ئەبێن و سەر ئەسڵەکەی خۆی کوردستان خاکێکی بە بەرەکەت و بەپیت نەبوو خدا نەیفەرموو نوح داوای نەکرد و ئەنزیلنی منزەلە مبارەکە شوێنێکی پڕبەرەکەت وەستەوەت على الجودی کەواتە بە قسەی خوددا بە دوعاکەی نوح دەردەکەوێت ئەم کوردستانە شوێنی بەرەکەتە ئەی ئەگەر شوێنی بەرەکەت نەبوو مانای چییە خەتای ئێمەیە ئێمە نەمانتوانیوە میکانیزمی نوێ بیری نوێ دابێنین تاوەکو سوود لە ئەمان شوێنی کۆن وەرگین بە شێوازێکی نوێ ئەنکومە بەستاتە گەر تەدوێت تێگەشتنەکە تەجدیدی هەم بەردینی هەبیتن vêtin tu çi filterڕۆنەچی یەکسەر بچێ سەر تکستێن ئەسلی دینی ڕاستە دەڵێ ئەم مرۆڤ زۆر جا قسەی وا دەکرێت دەڵێن فلانەشت وایە دەڵێن چێ گوتی دەڵێ فلانە کەس گوتی دەڵێن فلانەکە چۆن گوتی گوتی ئەوە تەفسیری ئەوەیە بۆیە تەفسیری قورئان ناگۆڕێ تەفسیرەکەی دەگۆڕێ کەواتە تۆ ملزەم نی بە تەفسیرەکەی بەس ملزەمی بە قورئانەکە بۆت هەیە بچی تەفسیرێکی تر بخوێنی تۆ بۆت هەیە ڕافەکردنی فەرموودە لە لای یەکێکی تر بێنی کە بۆیە دەڵێن هەندێک جار دەگوترێ ڕەنگە لە ئەڵلقەی داهاتوو بمانێ باسی بکەین یعنی هەندێک کەس دەڵێ دین بە کەڵکی ئەم زمانە نایە بۆچی وا دەڵێ زمانەکە تازەیە دینەکە کۆنە نا تێگەشتنەکە کۆنە تێگەشتنەکە کۆنە بلێ مامۆستای بەرز دیسان مە دەوێتن ئەم vێپرسێ بەحث بکەین مامۆستا کە نوێکاری پرۆسەکە تەڕاکمیدا دروست بیتن یانژی نیشکێکی بە ئەف چەندە دروست بیتن خۆی لە ڕاستیدا هەمیشە لە کەسێکەوە دەست پێکە یا لە چەند کەسێکەوە دەست پێ دەکا قورئان وا دەڵێ قورئان دەفەرمێ قل إنما أعظكم بواحدة أن تقوموا لله مثنى وفرادى ثم تتفكروا يعني یا دوو یا یەک یعنی چی مانای وایە پرۆسەی نوێکردنەوە ئاسان نییە پرۆسەیەکی ئاسان نییە هەموو کۆمەڵگە تااقەتی ئەمە نایە و دەستە بژێرێک و نخبەیەک بەم کارە دەکەن لە نێو ئەوانیشدا ڕەنگە تەنیا کەسێک بێ ڕەنگە دوو کەس بێ سێ کەس بێ بەڵام هەمیشە لە نێو کەمینەیەکەوە دەست پێ بەڵام گەل وێ چەندێ مامۆستاکە کەمینەیەک بەحسا وێ تەجدیدی و نوێکاریەتکەتن هەمان دەمدا زۆربەیە کۆمەڵگەی دژی وێ نوێکاریەت ڕاستە پێغەمبەرانیش هەر ئەوە مشکلەکە و گرفتەکەیان ئەوە چ ئاماژە بوو چ ئاماژەیەک زڤڕیتن ئەمە ئەومان پێ دەڵێ کە لە سەردەمانێکدا شتی کەون و کۆن ئەوەندە ڕێکدا دەکوتێ خەڵک بڕوای نییە کە ئەم شتە بێتە گۆڕین ئەمە گرفتەکەیە ینی خەڵک پێی وا دەبێ کە چۆن دەڵێن ینی هەندێک جار لە ئیستنساخە لە کۆپیکردنە نوسخەی کۆپیکراوەکە ئەوەندە ڕێک دەرچووە خەڵک لەگەڵ ئەسلەکە فەرقی ناکە تەنها دائیرەی ڕەگەزنامە و باری شارستانی دەڵێکا کە ئەمە کۆپیە ئەمە ئەسلەکەیە ئەم بینی ئەوشتە ئەمە ئەو سەردەمەیە ئەو سەردەمەیە کە هەندێک جار قسەی مرۆڤەکان کۆپیکراوەکان نزیکە بێتەوە لە ئەسلەکە ئیدی کەسێکی زۆر وریایی دەوێت کە ئەسلەکە جیا بکاتەوە لە کۆپیکراوە دەسێتت خوش مامۆستای بەرز دەمێ بێن ڤەدانێکی هاتی و دەینە خزمەتە جانەوێتە بەرێ بینەرن بەرز پشتی وێ بێن ڤەدانە کورت و دەهینە خزمەتەوەین هێژە فەرموو بینەر بەڕێز دووبارە سەڵافوە بن گەلوەدای نەبوو پتر درێژە پێدان دۆر vê xelekê û ev mijara nava vê xelekê da em behskin gel mamostayê biriz ke mijara nîbûnevê ye. Mamostayê biriz weke diyar bû her proseka jiyanê da bihête encamdan hindek berbest û ewaiq rêgir têne durstkirin.
بەدوێ بزانین گرنگترین ئەو بربەستێت تڕێکە نیبوونەوێدا دروست بن چ تشتن یەکەم بربەستی هزریە هزری بە مانای فکری ینی چۆن ینی کەسەکە وا پێشبینی دەکا وا چاوەڕوانە ئەگەر بێت و بیری خۆی نوێ بکاتەوە تووشی گرفت دەبێت لە کاتێکدا ئەگەر خۆی یا بیری و بیرکردنەوەی خۆی نوێ نەکاتەوە تووشی گرفت دەبێت نمونەی ئەم دەوڵەتانە بڵێ دەوڵەتی ئەمەوی دەوڵەتێک بوون بەهێز بوون بۆ ڕوخە بڵێ دەوڵەتی عەباسی بۆ ڕوخە بڵێ دەوڵەتی عوسمانی بۆ ڕوخە وەنیە چونکە خۆی کەسەکانی کە دەوڵەت بەڕێوە دەبن خۆیان نوێ ناکەنەوە بیرکردنەوەی خۆیان دەوڵەت بەچی نوێ دەبێتەوە مرۆڤ بەچی نوێ دەبێتەوە بە بیرکردنەوەیەکی داهێنەرانەی نوێ هەمان مرۆڤ بیرێکی تازەی بۆ دێ جێبەجێی دەکا پێش دەکەوێت کەواتە ئەوروپا بۆچی تا ئێستا نەڕوخاوە و ناڕوخێ هەمیشە کە کێشە و ئاریشەی بۆ دروست دەبێ لە بەرامبەر کێشە و ئاریشەکان بیری خۆی نوێ دەکاتەوە دەڵێ خەڵک چی ئەم ئێلک زەردانە بۆ مەسەلەن نمونە چ دەکەن لەسەر شەقام بۆ خۆ پیشاندان دەکەن لەبەر چی بیری لێ دەکاتەوە شی دەکاتەوە لێ دەکۆڵێتەوە بیرێکی نوێی بۆ دێ ئاریشەکە چارەسەر دەکە ئەوە نییە ئەنی بەمانایە دەوڵەتەکە وێران بێت و بڕوقی باشە دەوڵەتی عوسمانی بە 500-600 ساڵ بەم شێوازە ڕۆی لە 1300ەکانەوە تا 1970 یعنی نزیکە 600 ساڵێک بەڵام هۆکاری ڕوخانەکەی هەر ئەوە نییە کە چۆن دەڵێ لە بەدیع زەمان سەعیدی کوردیان پرسی تۆ بۆچی هەوڵ نادەی بۆ ئیحیای خلافەتی عوسمانی وتی خلافەتی عوسمانی ئەگەر خێری تیا بمایە نەدەڕوخە مادام ڕوخە خێری تێدا نەماوە نوێی تێدا نەماوە بۆیە من نایم بۆ ئیعادەکردنەوەی ئەبێ دەست پێ بکەم لە چی لە بیرێکی نوێوە سەرەتایەکی نوێ چونکە ئەوە خۆی نوێ نەکردەوە لەبەرەوە ناکرێ ئەو شتە بە شێوازە کۆنەکەی وەکو خۆی بیهێنیتەوە بۆ ئەم سەردەمە کەواتە زانی لەو سەردەمە دەستنووسێک هەیە لە مۆزەخانەی تونسە بە ناوی شێخ ئەحمەد البەرزنجی تەمان کووردە تیای نووسراوە نامەیەکی شێخ ئەحمەدی بەرزنجی ئەو سەردەمە بۆ سوڵتان عەبدولحەمید دووەم ئەڵێ بەڕەز جەنابی سوڵتان دەوڵەتەکەت لە کاتی ڕوخاندایە ئەم دەوڵەتە بەم شێوازی کە تۆ دەیبێ بڕێوە بۆ ئەم سەردەمە لەگەڵ 600 ساڵ لەمەوە پێش زۆر جیاوازە دەڕوخێ دنیا بەرەو ئەو حاڵەتەیە کە ئەبێ بیرێکی نوێی لێ بکەینەوە بیری نوێ ئەڵێ چییە ئەڵێ دەوڵەتەکەت و مەملەکەت و ئیمپراتۆرێتەکەت خۆت دابەشیکە پێش ئەوەی دابەشیکە خۆت دابەشیکە لەسەر بنەمای هەمومان مسلمانین وەک ئیتیحادێکی ئیسلامی ئاوە پێڵێ هەر بەم ناوە وەک یەکبوونێک و یەکێتیەکی ئیسلامی بەڵام هەر نەتەوە یەک دەوڵەتی خۆی بۆ دروستکە بڵێ ئەوە دەوڵەتی عەرەبەکان ئەوە دەوڵەتی فارسەکان ئەوە دەوڵەتی تورکەکان ئەوە دەوڵەتی چەرکسەکان ئەوە دەوڵەتی فلان و ئەرمەنە هەمووی ئاوا دروستکە کۆی کەرەوە لە یەکێتیەکە بە ناوی ئیتیحادێکی ئیسلامی کە نوعێک لە کۆنفیدرالی ئەو بابەتەیە بە قسەی نەکرد دیت چۆن کۆتایی پێدی مەسەلەن بربەستی دووەم نەفسیە یعنی دەرونیە ینی چی تۆ زانی ئەحمەدی خانی چەند ماندوو بووە وەختێکە بە کوردی شتی نووسیوە یعنی بە کوردی نووسین وەکو کوفرێک وا بووە لە ڕووی ئەدەبیەوە یعنی کوردی کەی زمانی نووسی نەگوتویان یعنی هەموو ڕەخنەی دەوروبەرەکەی لە خانی ئەوە بۆ کە چۆن بە کوردی دەنووسێ نالی خۆ تەماشای شیعرەکانی بکە مەلا خەدری نالی ئەڵەن کوردی چییە کوردێکی داهاتووە خەڵک یا بە فارسیە نووسێ یا بە تورکی یا بە عەرەبیە نووسێ ئەبینی کەواتە ئەتەوێ شتێک نوێ بکەیتەوە شتێک چکە کوردی زمانە ڕەسەنە بوونی هەیە ئەوە تەجدیدە ئەتەوێ بچیتەوە سەر کوردیەکە وانە ئەمە گۆڕانکاری نییە کوردیەک تێ زمانێک تێشتەوە سەری خەڵکەکە پیان زۆر قرس بۆ زۆر لەلایەن شتێکی قرس بووە کەواتە ئەم نەوع کەسانە بربەستێکی دەرونیان بۆ خۆیان دروست کردەڵە وا ڕاهاتووین کە زمانی ئەدەب فارسی بێ و زمانی دەوڵەت تورکی بێ ئاخر بۆ چێک وای گوت ئەوەتە بینی بۆیە پێشینانمان زۆر ماندوون بەدەستەوە هۆکارێکی دیکە ڕەنگە کۆمەڵایەتی بێ کۆمەڵایەتی ئەوەیە کە کۆمەلگەوە ڕاهاتوو ئەو شتەوا بێ شتێکە پێ بڵێم هەموو جا بەزانایانی ئاینی ئەڵێم ئێوە پێتان ناخۆشە پێتان بڵێن پیاوانی ئاین بۆ چکە دەڵێن ئێمە مسلمانین ئیسلام لە ئیسلامدا پیاوانی ئاین نییە زانای ئاین هەیە منیش ئەڵێم بۆچی لە سەردەمانی سەدەکانی ناوەڕاستە لە لای مەسیحیەت گوتوانە پیاوانی ئاینی چونکە قبوڵیان نەکردووە ژن پۆستێکی هەبێ لە ڕووی ئاینیەوە قسە بۆ خەڵک بکە وتم مادام ئێوە دەڵێن زانای ئاینی دەبێ ئێمەش لە کۆمەڵگەی کوردەواری ئافرەتان و ژنانمان و خانمان و خوشکانمان بێنە پێش چی بکەن باسی ئاین بکەن یعنی هیچ فەرقی نەبێت چۆن دەڵێن ئیمامی شافعی کە کورد زۆری نێ شافعیە بەڕەحمەت بێ
یەکێک لە مامۆستاکانی ئیمامی شافعی سد نەفیسێ دەی ئەبە پیاوی ئێمە و زمانی ئێمە مەلای ئێمە ئامادەیە لە بەردەمی ئافرەتێکا دابنیشە دەرسی پێ بڵێ بۆیە تەماشای قورئانکە لە قورئاندا چەند ناوی نیساء و مەرئە و زەوج و زەوجەها و ئەمها هەیە زۆرە یەک ژن ناوی لە قورئاندا هاتووە یەک ژن تەنها یەک ژن یەک ئافرەت بەدناو ناوی لە قورئان نە ناوی خەدیجە هاتووە نە ناوی فاتیمە هاتووە نە ناوی عائیشە هاتووە ناوی کەس هەڵەن ئیمرەئەت و نوح ئیمرەئەت و لوط یەک ئافرەت بێنە لە قورئان ناوی هاتووی بەس مەریەم بۆ لەبەر ئەوەی مەریەم ئەو گۆڕانکاریە خوددا لە سەردەمی مەریەمەوە داوای لێ کردوین ئافرەت نابێ بێ بەشکرێت لە زانستی ئاینی چونکە معبەد وا داهێنرا بوو دایکی مەریەم کە گوتی نەذەرت لەکە مافی بەطنی محەڕەرە بەتەما بوو کوڕی ببێت چونکە کوڕ دەچێتە معبەد ئافرەت و کچ نابێ بچنە معبەد و ببنەوانە بێژ و ئەو بابەتان خوددا کە کردی بە کچی پێدا لەبەر ئەوە بوو ڕەبی ئینی وەضعتها ئونثا بۆچی خوددا کچی پێدا بۆ ئەوەی مەریەم کێشەیەک دروست بوو لەو سەردەما چۆن ئافرەت بێتە معبەد ئێکاکە نەزرم کردو دەڵێ نەزریشت کردی ئەمە کچە کچ نابێ بێتە معبەد خوددا ناردی بۆ معبەد کەواتە تەنیا ئافرەتێک لە قورئاندا ناوی هاتبێ مەریەمە حکمەتیش لە مەسەلەکەیە چیە مەریەم ئەو گۆڕانکاریە کە پێمان دەڵێ ئیدی ڕاوەکردنی ئاینیش تەنیا لە دەستی پیاوە نابێ بێ پێ ئافرەت ئەمجەمە خەتای ئافرەتان ئێستا موجا پێیان دەڵێم خەتای خۆتانە ماجستێرتان هەیە دکتۆراتان هەیە بابەتەکان دەست پێ بکەن ئێوە قسە بکەن ئێمە دانیشین جۆتان لێ دەگرین ئەن بینی چۆنە کەواتە ئەوە حکمەتە لە باسی ناوهێنانی تەنها مەریەم لە قورئاندا ئەو گۆڕانکاریە کە خوددا دەڵێ ژنیش مافی چوونە معبەدی هەیە وەک مامۆستا وەک ئاین ڕاوەکار ئەو مەسەلەیەکی زۆر گرنگە جایدی جاری واش هەیە هۆکارەکە ژینگەیە کۆمەڵگەی پێشکەوتووی سناعی چونکە خۆیان شتدا دەهێنن گۆڕانکاری لە کۆمەڵگە پیشەسازیەکان زۆر ئاسانە چونکە بەردەوام خۆیان شتداهێن لە کۆمەڵگەی کشت و کاڵیە زەحمەتە چونکە ڕاهاتون لەسەر شێوازە تەقلیدیەکە کوردیش کۆمەڵگەیەکی کشت و کاڵیە تا ئێستش لەبەرەوە بە بەردەوامی گۆڕانکاری نوێکردنەوە گۆڕانکارینە نوێکردنەوەی بیریشتیایدا تا ڕادەیەک قرسە ئەمانە هەمووی بەسەریەکەوە پێمان دەڵێ کە نوێکردنەوە و بیری نوێ مەسلەیەکی ئاسان نیە بۆ یابینی مەلای گەورە کە کچی خۆی نێرێتە مەکتەب شتێکی زۆر سەیرە ئەمە بیرێکی نوێ لە لای مەلایە کە خاوەن بیرێکی نوێ حەفسەخانی نەقیب کە مەکتەبی کچان دەکاتەوە شتێکی تازەیە تووشی گلەی و گازاندە دەبێت ئەمە بیرێکی نوێ لە لای ئافرەتێکی نوێ بەڵام هەمان دەمدا مامۆستا کە نوی خازی یان کو نویکردنەوە ژیانی دەهێتە ڕیدان ئەکیت ئەف بربەستەی جانابێتە گوتین هەمی ئێتانت واقعینە بەڵام تەمان دەمدا دەبینی گەلێک قوربانی پێویستە حتا کەسێک بشێت بڕیاری بدەت و ئەوێ نویکردنێ بدەتن خولوان بربەستە ڕزگار بکەتن بڕوانە پێغەمبەران درودی خۆیان لەسەر بۆچی ئەوەندا لە لای خوددا یعنی چۆن دەڵێ پاداشتیان گەورێ چونکە تووشی زەحمەتیەکی زۆر دەبن تۆ دەزانی ئەو زەحمەتیانی ئێمە تووشی دەبین هیچ نییە لە چاو ئەو زەحمەتیانی کە پێغەمبەران تووشی دەبن درودی خۆیان لەسەر یعنی لێدراون سەربڕاون کوشتیانیانە لنخرجنكم من أرضنا أو لا تعودون في ملتنا يا ورنو سر بيرو بوچونەکەی ئێمە یاخود دەرتانەکەی نەبینی پێغەمبەرێک نەدیوە دەرنەکرێ و لە ڕاوەدوونەنرێت و ئیدی يعني هەموو ئەم ئەزیێتانە دەبینی لما تؤذونني يعني وقد تعلمون أني رسول الله إليكم يعني هەموو پێغەمبەر موسى سەلامی خوای لەسەر کەواتە پێغەمبەران هەموو ئەمەیە کەواتە بە جۆرێک لە جۆرەکان لە سەردەمی مافی مرۆڤ و لە سەردەمی یاسادا ئەو پەڕی کەسێکی نوێکارێکە قسەیەکمان بێتە سەر چییە جۆنێکمان پێ دەدەن بەڵێ قسەیەکمان پێ دەڵێن بە هەرویڵێ بۆ کەواتە ئەم وەک گەلێک کورد زۆر جار جانەبێت ئاماژەداوی چەندێت ناوە ئاختنێت خۆدا کە گەلێک کورد گەلێکە حەس ئازادیەت کات حەس سەربەستیەت کەتن کە بخۆ بیتن کە ئەف گەلە مامۆستا یعنی هەوڵاوی چەندێدایە کە گەلێکی بسەر بخۆ بیتن هەمان دەمدا دەهان قوربانیژی داینە پێناوێ وێ چەندێک کە بگەیتە وێ چەندێ ئایا ئەف پێکۆڵ و ئەف هەوڵدانین کووردا کە ئەف طبیعەتە و سروشتە لای وان چەند هەیە ئایا ئەوە بووی چەندێت زڤریتن کە تەجدید دەفوان هەیە وان دوێتم زڤر نەفسەر ئەسڵی خو کە کورد وەک ئەسڵی وی شێوازەیە بەڵێ زۆر گرنگە کە تەماشاکەی یعنی کە ئیسلام سەرەکەوە لە ڕێگەی موسڵمانانەوە دێ بۆ ئەم وڵاتانە یعنی تۆ سێری ئەو دیوەکەی ئیمپراتۆرەتی مەسەلەن ڕۆمانی لێ بووە ئیتر سێرەکەی ئەم زمانانە هەمووی گۆڕا یعنی بەمانەیەک لە مانەکان مسلمانانی عەرب بەڵێ هاتن سووریایان کرد بە عەرب ینی 22 دەوڵەت ئێستا بە عەربی قسە دەکە تەماشا دەکەی ئەو کوردە هەر بە کوردی قسە دەکە وانە جەزائیریەکان و مەغریبیەکان و میسرەکان ئەوێ ئەقباتی لێ بەوتە تەجدید و نوێخوازی سیفەتێکی کوردانەیە کورد هەمیشە دەیەوێ بگەڕێتەوە سەر ڕەگە ڕەسانەکەی خۆی
اینجا توانای ئەو بەرگریەشی هەبووە توانای ئەو بەرگریەی هەبووە کە ڕەسەنایەتی خۆی بپارێزێت تۆ بڕوانە لەگەڵ تێپەڕبوونی 2700 ساڵ زیاتر ئەبینی دوو مانگیتر یادی نەورۆز دێتەوە هەر ئەڵەی سەردەمی مادە ئەوە نوێکردنەوەیە یعنی ئێستا دەڵێن بۆنەکە هەمان بۆنەیە چۆنمان نوێ کردوێتەوە بۆنەکەمان تێک نەداوە بەس دەڵێن بۆچی وڵاتی خۆمان ژینگە پیسکەین و تایی پیس بسووتێنین و کاربۆن دایۆکساید بخێنە هەواوە بابین لە یەک شوێنێکی دیاریکراوە بیکەینەوە بابین بەدارێکی وشک بیکەینەوە بابین بە شێوازێکی ئەلکترۆنی ئەمە گۆڕانکاریە لە میکانزمەکەی بەڵام بۆنەکە هەر وەکو خۆی نوێ دەبێتەوە دەسێتت خۆش مامۆستای بەڕێز دیسان پرسیارە کاتی ئاراستەکردن بۆ بینەرن بەڕێز لە شار و شارۆچکەین کوردستانی کە چ بکەین حتەکو و ژیانەمە هەردەم ئەتنووی کردنێ دابیت بفەرموو بینەر ژیان نەبوونەوە بە چییە بۆی کە تۆ جارێکتر بیت ئەگەر کۆمەڵی هەڵات کردووە کۆمەڵە شتی ناخۆشە بەسەرا هاتووە هەمویان وەلانی لاپەڕێکی سپی بکەیتەوە جارێکتر بەخۆت ئەم شين گەهینە هەندی گەلێک جۆرانی بوون بیتە سەبەبێ سیراعی ئەوانکۆ سیراعە ئەجیالا دروست ببیت بەس من نەوێت ئەم هەنکیر بچین مەدوێت ئەم بچینە هەندێک و ئەڤروکە هەر جۆرەکە تشتێکی نیتێتە پێشانکە کەس بیتە مەغرب ملوێت بیتە سپێدە دەوێت ئەسزرانی بوونێکی بکەم دەوێت شتێکی نی بێتە گۆڕاپۆنامەدا بجا چشلای کریارێ و چشلای هزرێ و چشلای ئەنیەتێدا بەڕای من بەشەر پێویستە ڕگ لە هیچ شتێک هەڵنەگری هەر شتێک کە دڵی پێتون بوو کە نەگونجا لەگەڵی ئێمالی کات و خۆی پێخرایک نەکات ئەوە هەموو باشترە ژیانە مرۆڤیژیدا دەوێتن مرۆڤ بەردەوام دوێنی بۆنە هەنێدا بیتن هەندێک دەرفەت بۆ مرۆڤیتن و مرۆڤ تێدا دیفچوونت خۆدا بکاتن سەحکەتێکانێ مرۆڤ چ گیریە و دێ چی کاتن و چ بکاتن دا نه هەما مرۆڤێکی تەقلیدی بیتن دا نه مرۆڤێکی هەما نەمەطی بیتن جارات بێژن هەما ئێک خات بیتن حتات مریتن چێنا بیتن مرۆڤێ وەسە بیتن هەکەر تو گوهۆرینێ نەکەی معناوێت و نەتگەل ژیانەیە بۆی ژیانمانەوە بێتەوە بێ وشیار بیت ئەبێ واعی بیت ئەبێ سەر لە شتەکان دەرکەی ئەبێ بزانی چاک و خراپ چییە ئەبێ بزانی چی حکومەکە ئەبێ دوای هەموو کەس نەکەوی بێ بە چەپڵی هەموو کەسۆ نەچیتە سەرجادە خۆت بیرکەیتەوە بزانێکی ئەمڕۆ چی لە مەسلحەتە پار چۆن بووە ئەمڕۆ ئەم ساڵ ئێبێت چۆن بێ غەڵەتی پار لە ساڵی داهاتووە نەیکەیتەوە ئەگەر وشیار نەبیت و ئەگەر بەڕاستی کۆمەڵ لە شتەیە نەیزانی هەموو تەمەنێتەوە بە یەک ساڵ بۆ حسابە بەڵام ئەگە وشیار بێتوانی ساڵ بە ساڵ جیای کەیتەوە ئەم ساڵ غەڵەتەکە ساڵێککە و غەڵەتە مەکە ئەم ساڵ کۆمەڵێ شتە کردووە و دوای کۆمەڵە شت کەوتووی کە زانیت خراپە ساڵێککە دوای مەکەوە بەێ بینەرن بەڕێز سوپاس بووان بەشدار بوویان کە ڕاوسەرنجین خۆ ئاراستەی مەکردن دەستێنوان خۆش بن مامۆستا وەک شێوازێکی گشتی ئەگەر نوێیکردن و نیخوازی ژیانە مرۆڤاندا ڕینەدەت بەدیلەوێ چەندێ لاسایکردن و تەقلیدە بەدڵنیایی وا دەبێ ئەگەر تۆ نوێکردنەوە نەبێ ژیان وەکو ئەو گۆمە ئاوەی لێدێ وەک ئەو گۆلە ئاوەی لێدێ کە وەستاوە عادەتەن ئەو جۆرە ئاوانەش خەڵک دەڵێ ئەو ئاوە لەبەری ناڕوە نوێ نابێتەوە ئەو ئاوە پاک نییە لێی مەخۆرەوە ئاوێکی ڕاوەستاوە کەواتە هەمیشە ئاوی جوڵاو ئاوێکی پاکە بەڵێ کەواتە مامۆستا مەدوێتن بینە سەر خاڵە دوماهیکیان و تەوەرێ دوماهیکێ ئەم وەک کورد چ بکەین بوو باشتر ئەنجامدانە پرۆسا نوێکردنێ با بچینەوە لای سێ زانای خۆمە یەکەم بچینەوە لای ئیبن الئەثیری جەزیرەی بۆتان بەڵێ ئیبن الئەثیری جەزیرەی بۆتان لە جامیع الئوسولی خۆیدا کە تقریبا لە 1209 خۆی وەفاتی کردو میلادی ینی بەری 800 ساڵ زیاتر وەفاتی کرد ئیبن الئەثیر قسەیەکی جوان دەکا کە بە کەڵکی ئەمڕۆژماندی ئەو قسەیە هەندێک قسە هەیە ئەوش گرنگە هەندێک قسە هەیە چونکە لەگەڵ ئەسڵەکەدا دێتەوە کۆن نابێ هەندێک شیعر هەیە بەری 1000 ساڵ گوتراوە هەموونە هەندێک چەندێ ڕێک شیعر هەیە ئێستش تۆ وەکو ئینسان سوودی لێ دەبینی ئەوانە دەڵێن ئەو جۆرە قسانەیە کە مرۆڤەکان لە ئەسڵەکەەوە کردویانە نزیکە لە ئەسڵەکە بۆیە ئەمێنێت باش ئێستا تۆ تەماشا دەکەی ئەوروپا بۆ پێش دەکەوێت ینی لە بواری ئاینیدا گۆڕانکاری یا بەمانایەکی تر بڵێم جوان تێگەشتن لە ئاینی خۆیان چونکە بوارەکانی دیکەی ژیانیش گۆڕانکاری بەسەردا هاتووە یا بڵێم بوارەکانی دیکەی ژیانیشدا نوێکاری بەسەردا هاتووە لای ئێمە کە چەند دەتەوێت دین بە شێوازێکی جوان پیشانبەی
بوارەکانی دیکەی ژیان هەر بە کۆنی دەبێ ئەم نوێ نابێتەوە ینی ئینسانێک لەم سەدەیە لەم سەردەمە وەکو ئەوروپا خانووی نەبێ لە نێو پلێتێک و لە نێو چینکۆیەکە دانیشتی بێ ئەمە چتت چاوەڕی لێ دەکەی لە ڕووی دینەوە تێبگات و مەسەلەن نوێکاری ئەنجامدا کەواتە ئەگەر ژیانی خۆش نەکەیت وەکوتم پێداویستەکانی زیندووبوونی بۆ دابین نەکەی ژیان بەگشتی ینی نوێکردنەوە لە کۆمەڵگەدا ئەگەر هەموو بوارەکان نەگرێتەوە پێکەوە لە یەک ئاستا و لە یەک زەمان و شوێندا لە هیچ بوارێکان ناکرێت ئیبن ئەثیری کوردی جەزیرەی بۆتان لە جامیع الأصولدا دەڵێ والجديد لا ينحصر في عالم أو فقيه أو بکە بە کوردی دەڵێت تازە نوێ تەنها مەحسوور نییە و قەتیس نەکراوە لە لای ئەوەی بڵێ فەقیهێک شتێکی تازەی گورت یا عالیمێکی دین شتێکی تازەی گوت بەوە ناکرێت بە تەنیا بەوە ناکرێت دەبێت دەوروبەر هەمووی نوێ بێتەوە شتێکی دیکە هەر ئەو لە کتێبەکەیدا دەڵێ کە ئەڵێ پێغەمبەر درودی خوای لەسەر لە پشتی 100 ساڵە کەسێک دەن لێڵێ ئین الله یبعث على رأس یبعث کەواتە مەبعوثێک هەیە مرۆڤێک هەیە بە مانایەک دەرەکەوێ وەک نێردرا وایە پێغەمبەر نییە خەڵک واتە سەورەکە ئەمە مرۆڤێکی هەڵکەوتو دەرکەوتوی ئەم زمانی خۆیەتی جا ئیبن الئەثیری جەزیرەی بۆتانی کوردی دەڵێ ولا يراد بالمبعوث الفقهاء خاصة ئەڵێ ئەوەی کە پێغەمبەر لەو فەرمودەیە دەیفەرموێ کە دەڵێ مەبعوث هەیە و کەس هەیە و پەیدا دەبێت هەمی بوەڕەندەوە هەموو بوارە ئەڵێ وا نەزانن تەنها لە بواری فقه بۆیە خەڵک هەر چاوەڕی کەسێ دەکات کە لەو بوارەیە قسە بکە ئەو دەڵێ فإن كل قوم يتقنون في فن أو ينفعون في فن لا ينفع فيه الآخر يعني بمعنایەکی تر دەڵێ هەر بوارێک وشەی فەن لەوێ جاجە بۆ زانستەکان بەکارهێنرێ لە سەردەمی کۆندا دەڵێ هەر کەسێک لە بوارێکدا دەتوانێت سوود بگەێنێ کە کەسێکی دیکە لە بوارێکی دیکە دەتوانێت سوود بگەێنێ کەواتە ئیبن الئەثیری جەزیرەی بۆتان بەری 800 ساڵ زیاتر بە ئێمە دەڵێ ئەگەر لە کۆمەڵگەدا دەتەوێت نوێکاری لە بواری ئاینیدا بکەی بڕۆ لە بواری کشتتوکاڵی بیکە دەڵێ وەڕەبتی چییە زۆر کاریگەری هەیە کاتێکە ئێمە لە کشتتوکاڵتا پێش دەکەوین لە پیشەسازی پێش دەکەوین لە خانوبەرە پێش دەکەوین ژیانمان لە بوارە مادیەکە چۆ پێش لە بوارە ڕووناکبیرەکەش و لە بوارە فکرێکەش خۆی دەچێتە پێش کەواتەمە خاڵێکی زۆر گرنگە خاڵی دووەم نزیکەی چۆن بڵێم 1922 خەریکە بێ بە 100 ساڵ لە ڕۆژنامەی پێشکەوتن هادی مەلا ئەحمەدی سائیبی قەرەداغی لە ژمارە 97 و 99 ژمارەی پێشکەوتندا پێشی 97 ساڵ 98 ساڵ لەمەوە بەرچ دەڵێ ئێمە سێ کێشەمان هەیە کە ناتوانین نوێکاری ئەنجام دێن یەکەمیان ئەوەیە واتە سەوڕەکەین علم هەر علمی دینیە یعنی زانستمان قەتیس کرد حەسر کرد تەنها لە علومی دینی صرف و نەحو چی و ئەوانە و فقه و ئەوانە ئەمە یەک دوو ئەڵێ مەکتەب و مزگەوتمان دش بە یەک کارەکەن لە مزگەوت قسەیەکە کرێن مەکتەب قسەیەکی تری هەیە نەهاتون بۆ لای یەک مەکتەب و مەسجید پێکەوە قسەکانیان لەگەڵ یەکا بەراوردکەن و لە دوجاردا ئەگەر علم بێ نابێت لەگەڵ دینی ڕاستەقینە پێچەوانە بێ گەر دینی ڕاستەقینە بێ خورافاتی تیانە بێ نابێت لەگەڵ زانستا پێچەوانە بێتەوە اینجا سێم ئەڵێ ئێمە عقلیاتمان کەمە نەقلیاتمان زۆرە کەلا بەڵڕانە عەلا قولوبیهم شت کۆبۆتەوە عقلی خۆمانمان نەخستۆتە کار لای بێ جا بە مەسا عەفوەن دکتۆر پرۆفیسۆر مستەفا زەڵمی لە کاروانی ژیانمدا قسەیەکی جوان دەکات دەڵێ هۆکاری دواکەوتنی کۆمەڵگەی موسڵمانان چییە دەڵێ 1 2 3 4 یەکێکان وەردەگرن ئەڵێ یەکەمیان بریتە لەوەی کە دواکەوتنی کۆمەڵگەی موسڵمانان دەگەڕێتەوە بۆ دووری لە زانستی نوێ دووریان لە زانستی تازە دووری کۆمەڵگەی موسڵمان لە زانستی تازە یعنی چی یعنی هەر لە زانستی کۆندایە کە مرۆڤێک لە زانستی کۆندابێ بیرکردنەوەشی هەر کۆنەکە دەبێ بۆیە هەمیشە دەڵێن وەختێک کە تۆ فڕۆکەیەک وەردەگری لە ئەمریکا ئەو 3-4 مۆدێلی تر چۆتە پێش وەختێک شتێک وڵاتێک دەیبەخشێ بە تۆ و دەیفرۆشێ ئەو چەند مۆدێلی دیکە خۆی چۆتە پێش تو هەمیشە لە کۆنەکەی دای کەواتە کە پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی اليد العليا خير من اليد السفلى ئێمە هەر بە پارە تێی نەگەین وەڵام من پارە دەبەخشم کەواتە بەخشەر باشترە لە وەرگر ئەمە ڕاستە لە ڕووی بەس هەر لە ڕووی ئەوە نییە تۆ لە ڕووی زانستی شەو بیبە لە ڕووی ئاینی شەو بیبە ئێمە بۆ بەخشەر نەبین ئێمە بۆ تازە نوێکارەکە نەبین ئێمە بیری نوێدابێنین
ئێمە شتی نوێ دابێنین ئێمە ئینتاجی نوێ بکەین ئێمە شت ببەخشینەوە بە دنیا تۆ دەزانی کوردستان لە سەردەمی ڕابردوویدا فەقی هەبوو ژووری فەقی کورد دەزانی چی یعنی ژووری فەقی کورد تایبەتمەندیەکی کووردە لە چواردە گەلەکەی سێگەلەکەی دەوروبەرمانە نەبووە ئەزانی ینی چی ینی ئەم سەرتاسەری چوار پارچەی کوردستان ژووری فەقی هەبوو ینی چی گەڕاون لە کوردستانی ڕۆژهڵاتەوە بۆ باکوور لە باکوور بۆ باشوور باشوور بۆ ڕۆژاوە ڕۆژاوە بۆ ڕۆژهڵات وەک پورەی هەنگ بە بەردەوامی گەڕاون و یەکیان ناستیوە و بەم شێوازە خۆیان نوێ کردوتەوە تاوای لێ هات ئێمە زانستی ئاینیمان بەخشی بە دەوروبەرمان ئێستا بۆ بچینە ئیستیراتکردن ئێستا بۆ بچینە وەرگرتن لە دەوروبەرەکانمانەوە ئاین فێربین ئێمە خۆمان مەلا بووین ئاینمان فێری خەڵک دەکرد خەڵک فەقی ئێمە بوو بۆچی ئێستا ئێمە بینەوە بە فەقی خەڵک ئەمە لە بواری ئاینی ئەی لە بواری زانستی ئێمە بۆ هەر وەرگین بۆ هەر بهێنین بۆ هەر هاوردە بکەین کەی هەناردە دەکەین ئێمە لە بوارەکانی دیکە ژیاندا لەبەرەوە مامەستا پرۆفیسۆر زەڵمی دەڵێ ئەگەر وانەکەین و دووربین لە زانستی نوێ بیرکردنەوە و ژیانمان وەک ئەوە لە سەدەکانی ناوەڕاستی ئەوروپا بژینێشت بەڵێ دەستێتت خوش مامۆستای بەڕێز هاتینە دوماهیە خەلەکە خۆ زۆر سپاسیا جەنابێتە دکەین بینەرن بەڕێز زۆر سپاس بوو بەشداریەوە ئەت بینەریەدا ساخ و سەلامەت بن ئینشاءالله و سپاس بوو وان بەڕێزانە کە بەشدار بوون فۆکس بۆ پادا و هەروسا سپاس بوو هەفکارین بەڕێژی کە گەلمەتماندی بوون ببینم خێر و شاد تا خەلەکەکەدی خدای مەزن هەمیا بپارێزین